نەورۆز لە سەر یاریگای کەمال سەلیم لە جامی عێراق میوانداری یانەی یەکی حوزەیرانی کرد. کوڕانی خاوەن یاریگا بەهێز و بەتوانا بوون و باڵادەستی نێو یاریگەیان گرت بۆ دەست. خولەکی یەک نەورۆز دەستی کرد بە گۆڵتۆمارکردن، هاوڕێ ئەنوەر دەست پێشخەر بوو. عیماد تەڵەب لە یانەی یەکی حوزەیران گۆڵی یەکسان بوونەوەی لە خولەکی 16دا کرد. خولەکی چلیش محەممەد خەلیل گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ نەورۆز کرد. ئەو جێمەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی نەورۆز کۆتایی هات. جێمی دووەم کوڕانی نەورۆز جیاوازتر و بە گڕۆتینتر یاریان کرد و 3 گۆڵیان پێشکەشی یانەکە و هاندەران کرد لە خولەکەکانی 51 54 75. یاریەکەش بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی یانەی نەورۆز تەواو بوو. دەکردمەکە زۆر دەگات تجارێ شۆتی یەکەم من دەکسەریە بوو، بدایەتی شۆتی دووەم سەریە بوو، سەوا ئاخیرە ڕتمەکە زۆر بەطی بوو، دبای ئەمە ئیش بکەن زیاتر لەسەر ڕتمەکە بۆ خەتی پێشوی لە بۆ ئەو فورسانەش دبای زیاتر تەرکیزکەن لە پێش گۆڵێ. الحەمدوللا پێ درێنێ کە عناسر و کە فەریقە تیپ ئەمە ڕازینە لێ. زۆر سپاس بەخوای گەورە ئەوڕۆ یاریکی باشمان ئەنجامدا، هەرچەندە تیپەکەی بەرامبەرمان تا بڵین تۆزێک لاواز بوون، بەڵام ئێمە یاریکی باشمان ئەنجامدا، ئامادەکاری باشمان کردەوە. ئێمە زیات لە مانگێکە ئێمە ئامادەکاریەکەین بۆ خولی پلەیەکی عێراق. ئینشاڵڵا ئەتوان بڵێم لە ئاستی تیپەکە تا ئێستا ڕازین. وەڵی وەک ڕازی بوون بڵێ ڕازی بوون بە جەماعەت دیارەکانمان و بەڵام ئاسێکی بەرزیان نێتوانانی پێشکەشکەن و تیپی بەرامبەر ماوەیەکە لە تەمرین بەردەوا من ئێمە ئاسی تیپەکەمان ئەوەنەی تەمرینشت ناکەن لەبەرەوە و نەماتوانی سەرکەوتوو بین. 96 ژیانە لە سەرتاسەری عێراق ڕکابەری دەکەن لە جامی عێراق. نەورۆزیش یەکەم بردنەوەی خۆی دەستەبەر کرد و بڕیارە 24 ئەم مانگە یاری دووەم ئەنجام بدات. محەممەد حسێن گەلی گوروسان، سلێمانی.